ئەمە بەدیلی برنجی مەحموود و هەنیە برنجی تری تورکی ئێمە هەڵسان بە دروستکردنی برنجی نیشتیمان هەر بەناو دوکانەکەی خۆمانەوە بەناو مارکێتەکەەوە برنجێکی جوانە 11 سویەکە لە وڵاتی هیندستان بەرهەمێنرێ. بەرهەمی کورتی لە ڕاستی ئەمەی پێشتر تەنها 4 بۆ 5 بەرهەمی کوردیمانە بۆ ئێستا زیادمان کردو تقریبان 35 بۆ 40 موادی کوردیمانەیە. موادەکان پەنیر و ماست و گێمەڕ و شیرەمەنیەکانیش شیر و دۆ و پاقلاوە و کێک و پسکێت و کێکی تەڕە و ئەمانەمان هەمووی کرێتە بابەتی خۆماڵی بەتایبەت لە کەلار و لە سلێمانی و ئەم شوێنانە دروستەکرێت. بەهۆی ئەم بایکۆتەوە هەنێک بابەتی خۆماڵی هاتوونەتە پێشەوە وەکو دوێنەی کوردی، ڕۆنی کوردی، کەرە، ئەم شتانە زیادی کردووە لە ناو بەرهەمەکانمانە. بەهۆی بایکۆتکردنی کاڵای تورکی ئێمە هەستین بە هاوردەکردنی بەرهەمە خۆماڵەکان، بەرهەمە عێراقیەکان. تقریبان ئێستا ئێمە لە 140 دەتوانم بڵێم بەرهەمەکانمان عێراقی و خۆماڵیە، بەتایبەت ساردەمەنیەکان هەمووی بۆتە عێراقی، زاهیمان هەیە ئێستا، پاکەرەوەمان هەیە، سفرەمان هەیە، هەمووی بۆتە بابەتی خۆماڵی ئەمانە و ئەوەکانی تریشی تقریبان زەیتەکانمان هەیە و برنجمان هەیە بۆ خۆمان دروستمان کردووە ئێستا ئامادەیە و لە بازاڕ هەیە و ئەو بابەتەکانی تریش بۆتە بابەتی ئێرانی و ئۆکرانی و وڵاتانی تریش تقریبان ئەتوانم بڵێم لە 180 بەرهەمەکانی تر جێگەی بەرهەمی تورکیان گرتووەتەوە. ئیشەکەین ڕۆژانە خەڵک تێدە لامان سەردانەکەن، خەڵک زیاتر لێکێداتەوە بابەتەکە تورکیە، کاڵەکانتان تورکیە یان وڵاتێکی ترە. بۆ نمونەی ئێمە یەلکەمان داناوە، یەلکەی تورکیمان دانەوە، یەلکەی عێراقیمان دانەوە، یەلکەی عێراقیەکە لە ئەوش گرانترە. تەبعاً ئەو 5000 ئەو 4000 5000ەکە خەڵکی کڕێ، 4000ەکە خەڵک نایکڕێ. ئەمڕۆ شەریکەی ئیتیش کە پێشتر لە ڕاستیە ئەمە ماگانە سەرفاتێکی زۆر باشی هەبوو لە لامان، ئەوە ئەمڕۆ بۆ دوجار ئێمە بایکۆتی کاڵای شەریکەکەمان کرد و بە یەکجاری لەگەڵیانە عەقدەکانمان هەڵوەشانەوە و هیچ عەلاقاتێکمان لەگەڵیانە نەما و ئێستا موادی ئیتی لە لای ئێمە نییە. من وەکو فرۆشیارێک لێرە بابەتەکانمان زیاتر سروشتین و هەر خۆشمان دروستیەکەین لێرە. بابەتەکانیشمان پێکاتووە لە زەیتی زەیتون، زەیتی ڕەشکا، زەیتی بادەم، زەیتی مێخەک و لەگەڵ چەند زەیتێکی تری سروشتیە و دۆشاوی سروشتیمان لا دەست دەکەوێ وەکو دۆشاوی خورما و دۆشاوی تریا بێ شەکر و لێرە چەند بابەتێکی تریشمانەیە هەنگوینی سروشتی کە تایبەتن بە کە لە شاخەوە ئێهێنی و بابەتی جوانکاریشمان لا دەست دەکەوێ و بۆن ئێمە لێرە بایکۆتی بابەتی تورکیمان کردووە و زیاتر خەڵک پرسیاری بابەتی سروشتیمان لێ ئەکاوە زیاتر ڕۆمانتیەکەن و لەبەر ئەوەی بابەتی تورکی ناکڕن زیاتر ڕویان کردە لە بابەتە سروشتیەکان. کۆگای من کۆگایەکی پزیکیە و لەگەڵ وەرزشی ڕاضیە. ئەم کۆگای منە کە مەوادی تورکیم نەهێناوە و نایکێرمیش و خەڵکیش ڕۆژانە دیە داوایە کاڵەیەگە تورکیە نامەوە. ئێستا خەڵک ڕەگبەتی لە لای تورکی نەماوە، ئەشیای تورکی ناکرێ بە هیچ جۆرێ. دوو لایەنە، یەکیان لایەنی ئەوەیە کە بڵێن معنەوی ئەوەی ئیرادەی دروستکردنی ئیرادەی ئینسانی کووردە کە هەڵوێستە نوێنێ بەرامبەر هەڵێستێکی دەستە جەمعی گشتیە بۆ هەموو گەلی کورد کە بتوانێت یەک دەنگ بێت، یەک ڕنگ بێت بەرامبەر داگیرکاری، بەرامبەر ئەو هێزانی کە ئەبن بە هەڕەشە بۆ سەر خۆی و ئەو لایەنەکەی تریش بێگومان ئەوەیە کە گرنگیدانە بە بەرهەمی خۆماڵی، زوندوکردنەوەی بەرهەمی خۆماڵی، پشتبەستنە بە خودی خۆت، واتە تۆ کاتێک هێزێک هەڕەشەیە بۆ سەر تۆ ناتوانانی پشت بەو هێزە ببەسی کە هەڕەشی لە ناوبردن دەکات. بەداخەوە لەم چەند ساڵی دوایە کوردستان بووەتە شوێنێک بۆ بەکاربەر نەکەوەی بەرهەمهێنەر بێت.
ئێستا فرسەتی زۆر باش هاتوۆتە پێشەوە کە لێرە پشت بە خۆمان ببەسن واتە بەرهەمێنان بکەین